لە دوێنەوە سەوزان گران کرد ڕۆشتیان گران کردوە دەزانن کە باخچەکانی ئیرانی ئەوانەی کە خاوێنن هیچیان بۆ دەرنەچووە. مام مەولان چیت چاندبوو لافاولەی تێکدابی تەرزە خراپی کرد؟ وڵایدا قوربان کەرەوزمان کردووە تەڕەتیزەمان کردووە پاقلەمان کردووە ئەوانە تاوە دەکەوێ یەک نەماوە پیاەوەی شتێکی وان نەماوەگە دڵت پێ خۆش بێ. چی لێ هاتووە؟ هەموو تەرزەی کوتاوێتی و لافایی بەسەرگەڕاوە. ئەی باغەکانتان چیان لێ هاتووە؟ میوەکان ماون؟ وەڵڵاهی زارکەیت قسمێک ماوە قسمێک نەماوە. ناوەڵڵاهی توی ئەوەی پیا وەڵڵاهی لە کەرەمە خوای ناهێمە نابی دەنا ئەوەی نییە مەسەلە بەڵێ پێی دەژێ. واتە زۆربەی بەرهەمەکەتان ڕۆیشتووە؟ وەڵڵاهی ئەوانە وەک لەگری داوە تۆزێک بە شوێنێکی لافاوی بەسەرگەڕابێ ئەمە بڕبڕێ ماوە دەنا ئەردیکە هەموو بە بلی تێکەوتەوە ئەوە تاوەکو برادەرە دەڵێ ئەم نەگە دیومە وەک بەعرێ ڕاوەستا بوو ئاوی تێدا ڕاوەستا بوو. بەڵێ کاک سەردارە تۆ لە کاتی لافاوەکە لێ ناو زەویەکەت بووی؟ بەڵێ ئەو کاتێکگەر هاتم لافاوەکە هات خەریب و سارەکانیشمان بەڕاستی لافاوەکە یەکجار زۆر بوو. یعنی وای لێ کرد بوو هیچ دڵت پێ خۆش نەما بە باخچەکان. ینی باوەڕ دەکەی سە بەعزە فەلاحەکەیە سێ دانە ڕۆژە هەر ناوت بێتە ناو باخچەکەشی لەبەرچی؟ لەبەر قوڕوقاڵ و لافاو زەر و زیانەکەی یعنی دڵی پێتم بە ئیشەکەی. چەندتان زەرەر پێکەوتووە؟ ئایا ئەو زیانی پێتان کەوتووە؟ چەند دۆنم زەوی کشت و کاڵی زیانی پێکەوت؟ منتیقەی لای خوای گرەدەمێ لای ڕانێ تقریبەن 1000 دۆنم دەبێ بە گەنم و بە سەوزای و شینای و باغ و هەمووی زەڕی پێکەوتووە هیچی جێگای ومێد نەماوە. چەند جوتیار دەبنێەوە؟ وەڵا نزیکەی لێرە تقریبەن 150 جوتیار دەبین. بژێوی ژیانیشتان لەسەر ئەوەی وار هەمووی هیچ مەوسمی شتێکیش نەماوە بڵێ دای دەچێنەوە بڵێ بەرهەمەکە دێتەوە پێشە هیچ مەوسمیشی نەماوە. جگە لێرە ئەگەر ئەوە پرسیارتان کردبێت لە شوێن دیکە شەو گرفتە هەبووە؟ لە شوێنی بەناوە بڵین خوارزادەی خەڵعی نەگرتووە ئەلێ ڕابردوویەتی وەلای بانوەقەی لەوێش تقریبان نزیکەی 2000 دۆنم 3000 دۆنم لەوێش دۆست و ناسیامان هەیە لەوێش گەنمیان کرد ئەوانی هیچیان نەماوە دەڵێ هیچ شتێک ومێد نییە. ئێستا نەفەری وا هەیە 50 میلیۆن 60 میلیۆنی بەس مەسرف کردووە لە گەنمەکەی هیچی بۆ دەرنەچووە. بۆ خۆت چەندە زیان وەرکەوتووە؟ ئایا هیچ کەس هاتووە هەواڵتان بپرسێ قەرەبووتان بۆ بنووسێ؟ لانی پەیوەنددار تا ئێستا کەس نەهاتووە وەک خۆمانۆکە ئەو باخچەی لێرە زیاتر لەوانەیە زەربەی 2 دەفتەر 3 دەفتەرمان پێکەوتووە یان یەک باخچە لەدا خوارگردەمەی لە ڕانی. واتە هەر جوتیارە ئەوەندا نا هەیە بڵێ لەوانەیە کەمتر 15 وەرەقە زۆر هەیە دەفتەرێک هەیە 80 وەرەق هەیە تۆ هەیە گەنمە بڵێ ئێستا وەکو تۆ هەند ئەوسا تۆیش ناگیرێتەوە ینی وردە کەم دەبێت ئێستا هەر لە دوێنەوە کە ئەو تۆ میوای لێ کردووە کولی کیلویەکی تۆ تاڕەتیزە 10,000 هەڵداوت سەر لای چەمچەماوڵ ئەوانە زانیوێنە کە لە ڕانێ لیداوە پێشتر بە 15 بووە دوایەوە ئێستا دوور دوێنە تەلەفۆنەکەڵە 25,000 10,000 هەڵداوت سەر هەر لەو تۆ ئێمە یعنی ئەوە کاریگەری کردو بۆ سەر بازاڕیش ڕاستی. ئەگەر ئاوا بڕوا خەڵکی دەڤەری ڕاپەڕن کە ئەوەندێ ئاگادار بوون بەشێکی ئەو سەوزانەی ئێرە بە ئاوی پاک بوون تووشی گرفتی کەمی سەوزە یەکجار زۆر دەبێت یەکجار باوەڕ دەخەیت لە دوێنەوە سەوزان گران کرد ڕۆشتیان گران کردوە دەزانن کە باخچەکانی ئیرانی ئەوانەی کە خاوێنن هیچیان بۆ دەرنەچووە هەتا داشی دەچێنیەوە هەر بە عەمەل نایە ڕاستی مەوسمی تو کە وەرە کەرەوز ئەوانە مەوسیمەکان تەواوە لە تەڕەتیجە و هەندێک شتی بابەتینەوانی شاوین دادێ هیچ ئیسفادێکی نامێنێت.